دوای ساڵێک لە گەڕانەوەی بزوتنەوەی تاڵیبان بۆ ئەفغانستان و وەرگرتنەوەی حکمڕانی وڵاتەکە، کوردستان سوچار وەک یەکەمین میدیای کوردی و عراقی لە نزیکەوە گوتەبێژی بزوتنەوەی تاڵیبان دەدوێنێت. کوردستان سوچوار هەفپەیبینێکی تایبەتی لەگەڵ محەممەد نەعیم گوتەبێژی بزوتنەوەی تاڵیبان کردو و بەم زوانە پەخش دەکرێت و تیایدا گوتەبێژی تاڵیبان وەڵامی پرسیاری هەستیار دەداتەوە. بزوتنەوەی تاڵیبان بزوتنەوەیکی نەوتەوی ئیسلامی سوننەی سیاسی چەکدارە، ئۆپۆزیسیۆن و دژەکانی با هێزێکی تونندڕە و پەرگیر دەیناسێنن، بەڵام سەرکردەکانی پێیان وایە کە پەیڕەوی دەستوری ئیسلام دەکەن. دامەزرێنەری بزوتنەوەکە مەلا محەممەد عومەرە لە ساڵی 1994 دای مەزراندووە، لە ساڵی 1996 دەستیان بەسەر شاری کابولی پایتەختی ئەفغانستان داگرت، دواتریش بەشەکانی دیکەی وڵاتەکە. بەڵام لە ساڵی 2001 ئەمریکا و هێزەکانی ناتۆ لە چەند لایەکەوە هێرشیان کرد و تاڵیبان دەرکرا. دوای 20 ساڵ و لە 2021دا گەڕانەوە بۆ حکمی ئەفغانستان. لە دەوحەوە هاوکارم کاروان ڕەحمان کە پێشکەشکاری هۆفەیڤونەیە لەگەڵ هەروەها ئامادەکاریەتی لەگەڵ وتەبێژی بزوتنەوەی تاڵیبان هەفەیڤینەکەی ئەنجام داوە لە دەوحەی پایتەختی قەتەر. کاروان کاتت باش، ئەو پرسەستیارانە چی بوون کە ڕاوێژکاری بزوتنەوەی تاڵیبان قسەی لەسەر کرد و وەڵامی پرسیارەکانی دایەوە؟ بەڵێ سڵاو لێوە لە بینەرانی کوردستان 24 لە دۆحی پایتەختی قەتەڕینە و پایتەختێکەوە هەمیشە دەرگاکانی کراوە بووە بۆ هەموو لایەنەکان بەو پەڕی پەرگیر بۆ ئەو پەڕی پێچەوانەکەی لە ڕابردوو هەمیشەوە سەربێراوە. تەنانەت چەکدارانی چیچان کاتی خۆی کە لە شەڕ رابوون لەگەڵ ڕووسەکانە لێرە بارەگەیان هەبوو، بێگومان بۆ قاعیداوە بۆ تالیبانەوە بۆ هەموو لایەنە دژبەرەکانی دیکە بە ئیخوان موسلیمیشەوە بە هەموو ئەوانی تر کە لە دەوڵەتێکە ڕێگەی کاری سیاسیان لێی گیرابێ لێرە بارەگەیان. کوردستان 24 وەکو یەکەمین میدیا لە کوردستان و لە عێراقیشدا چاوپێکەوتێکی فەرمی وە لە نزیکەوە لەگەڵ وتەبێژی بزوتنەوەی تاڵیبان ئەنجامەدا. ئامانجمان بوو پلان بۆ داڕژاو بوو لە دوای ساڵێک بزانین وە لەو زاری خۆیانەوە ئەو قسانی کە ئەوترێ ئەو گومانانەی کە باسەکرێ ئایا ئەوان چی لەسەرڵێت بۆڵێک پرسیاری هەستیاریان وەڵام داوەتەوە ڕاشکاو بوون لە وەڵامی خۆیانە، بە تایبەتی لەوەی کە ئەوان چیان گۆڕیوە دوای ساڵێک باس لەوە ئەکان کە هیچیان نەکردوێ توانیوان یەک کار بکەن. لە پێشتر وەک خۆی باسی کرد وتەبێژی بزوتنەوەی تاڵیبان من هەرچەنەوێ زۆر کورتی هەنێ وەڵام بەمە بۆی بینەران لە چاوپێکەت تایبەتەکەدا ئەنی زانیاری یاتر لە زاری وتەبێژی بزوتنەوەی تاڵیبانەوە وەربگرن. ئەو بەس لەوە کرد کە 2001 تا 2021 کە ئەوان گەڕانەوە بۆ حکم جاریکردن ڕۆژانە 400 بۆ 500 کەس کوژراون لەو وڵاتەدا لە کاتێکدا لەژێر سەیطەرەی ئەمریکیەکان بوو و حکومەتی ئەفغانستانی تیا بوو، بەڵام ئەو باسی کرد کە ئەو حکومەت دڵخوازی ئەفغانیەکان نەبووە. باس لەوە کردکەوە ئازادیان دابین کردووە. تەنانەت ئامارێکم کۆمار باس لەوە کراوەکەوە لە 140 میدیا و ڕاگەاندەکان داخراونەوەتی تاڵیبان گەڕاوەتەوە بە حکومی ئەفغانستان و باس لەوەش کراوە کە 11,000 کەس بێکار بوون کە لەوانەی لەناو میدیا دۆزگەکانە کاریان کردووە دوای ئەوەی کە داخراون لەلایەن تاڵیبانەوە. ئەو بە هەموو جۆرەکەوەی ڕەت کردەوە، تەنانەت تەحەدای کرد هەر کەسێ هیچ بەڵگەیەکی هەبێت لەبارەی ئازاد ڕادەڕووی، لەبارەی ئازادی کاری هونەر، لەبارەی ئازادی کاری ڕۆژنامەوانی، ئەو هەموو کەسێک ئازادن لە وڵاتەیە چۆن کارەکەن. ئێمە داوامان کردوانەکو کوردستان ئەلبەتە دوای وەرگرتنی ئیجازە لە بەڕێز حەزاوێتی بەڕێوەبەری کوردستان 24 ئەو باسی لەوە کرد کە ئەتوانن سەردانی ئەفغانستان و کابوڵ بکەن و بە چاوی خۆتان بێن ڕاستیەکان بۆ ڕای گشتی ڕوونکەنەوە کە لەوێ چیە گوزارێت. کاروان ئێستا وڵاتانی نێودەوڵەتی وڵاتانی نێودەوڵەتی بە شێوەیە لە شێوەکان لە هەندێک ڕەفتار و بڕیاری بزوتنەوەی تاڵیبان نیگەرانن. ئەوەی لە قسەکانیدا هەڵجێنرا هەستت بەوە کرد کە ڕەنگە گۆڕانکاری بکەن یان هەر بەم شێوازەی خۆیان بەردەوامە بن؟ ئەوانەڵێن ئێمە کار بە دەستوری ئیسلامەکەین، بە دڵی هیچ دەوڵەتێکی غەربی و ڕۆژاوایی کار ناکەین و نامانەوەی ئەوان چیان بێ ئێمە جێبەجێ بکەین. ڕاشکاو بوو لە قسەکانی ئەو تیشی پەیوەندیمە لەگەڵ هەموو وڵاتان زۆر باشە، بەڵام تا ئێستا هیچ دەوڵەتێک دانی پیانە ناوین. زۆر ڕاشکاو بوو لەوە تەنانەت دەوڵەتانی دراوسێت، تەنانەت دەوڵەتی قەتەر
کە ئێستا یاری من گفتوگۆم لەگەڵ کردووە لە دەوڵەتە لە دۆحەی پایتەختی قەتەر کە دانی پیانە ناون بە فەرمی وەکو ینی حکومڕانێکی دانپیانراوی نێودوڵەتی کەوا قبول کراو بێ لای هەموو کەسانێک باسی ئەوم کرد کە ڕخنی زۆرتان لێگیرێ سەبارەت بە ئازاردان و توندبوونتان لەگەڵ هەزاری شیعە کە لەوەیە کۆما لە 12 وڵاتی ئەفغانستان پێگەێنە شیعەکانیەوە ئەو بەس لەوە کرد حوڕیەتیان هەیە و بە ئارەزوی خۆیان هەموو مەراسیمەکانی خۆیان جێبەجێ ئەەکەن و بەرگری لە خۆیان کرد تەنانەت من ڕخنەمە لەوە پرسیارەکان ئەنی ڕخنامێز بوولەوەیکەوە ئەوتێت هیچ بایەخی بە ئافرەت نادرێت لە حکومڕانی ئەوتی ئێمە سلوک و نەریتی خۆمان هەیە کە پێم ئەم باشە چێ حکومڕانیکەوە چێنێک کە تەنانە وتی هەندێک پۆست هەیە یامانە بە ئافرەت بەپی پێویستی شوێنەکان ئەگەڕ نییە بۆی کە ڕۆژاوە چیمان پێڵێ ئێمە ئەوە جێبەجێ بکەین باسی لەوەش کرد کەوا لە دۆخێکی خراپی اقتصادیان ڕیابوریە بوو پێی بەشێکی زۆری پارەکانیان بلۆ کراوە لە ئەمریکاوە چەندە نەی شارەوە کە پەیوەندیان هەیە لەگەڵ ئەمریکا و من شتێکشم لێ پرسی لەوەیکەوە ئەوترێت ڕێککەوتنامەی دەوحا وەک پێویست جێبەجێ نەکراوە بۆ پێی گوایە بەندێک هەیە لە ناو ڕێککەوتنامەکە کە ئەبێت دوای گەڕانەوەی تاڵیب حکومڕانی ئەبێ حکومەتی بکرە فراوان بەشداری پارتە سیاسەکانی تابێ ئەوتی هیچ بەندێکی وامان نییە و دانی بۆیانەدا بەڵێ کاوکارم کەڕۆ ڕەحمان لە دۆحەی پایتەختی قەتەرەوە لەگەڵمان دەبێت زیاتر بیرەدی بڵێ بێگومان بۆی پرسەت گرنگدرەکانی بێنێتەوە لە فەیڤینەکە هاوکارم کەڕۆ ڕەحمان لە دۆحەی پایتەختی قەتەرەوە لەگەڵماندا بوو کامەدەکار و پێشکەشکاری ئەو فەیڤونەیە کە لە کوردستان 24 لەگەڵ محەممەد نەعیم کتێبێژی بزوتنەوەی تاڵیبان کراوە سپاس دەست خۆشکاران